کێیە؟ ژنێکی چاوسەوزی قژزەردە لە وڵاتی گوڵ و جوانیەوە هاتووە و هەڵەی شوێن نەماوە لەم جیهانەدا بەغدا نەبێت. شەو لە بەغدایە و بەیانی لە هەولێر و عەسرەکەشی لە ساحەی تەحریر و ئێوارەش لە نەجەفە. دەچێتە لای مەسعود بارزانی و باسی ڕەوشی ئازادی ڕادەربڕین ئەکات. نیوەڕۆژ لەگەڵ پەرلەمانتارانی گروپی 15 ئەڵەی فازیل میرانیە باس لە یەکڕیزی کورد ئەکات لە بەغدا. ئەوە جەنین هێنس بلاسخارستە، وەزیری پێشووی بەرگری هۆڵندا و نێردەی تایبەتی سکرتێری نەتەوە یەکگرتوەکان بۆ عێراق کە ئێستا بەیانیان بە دەنگی کاتیۆشا لە نێوان دیوارە کۆنکرێتەکانی بەغدا بەخەبەر دێت. جەنین لە وڵاتەکەی خۆی تۆمەتباری ئەکەن بە پێشێلکاری مافی مرۆڤ، بەڵام لە بەغدا بە فریادڕەسی خۆپشاندەران دەناسرێت. هەرچەندە عێراق بەوە ناسراوە کە کۆمەڵگەیەکی داخراوە و ژنان ناتوانن بە ئاسانی سیاست بکەن، پیاوانیش وەک پێویست ئاعتراف بە ژنان ناکەن. بەڵام دۆخەکە بۆ ئەم ژنە قشقاڵە چاوشینە جۆرێکی ترە. ڕۆژێک ژنانی هەردوو پەرلەمانی عێراق و کوردستان کۆ دەکاتەوە و دژی پیاوان هانیان ئەدا. بەڵام بۆ ڕۆژی دواتر لەگەڵ عەمار حەکیمی سەرۆکی ڕەوتی حکمە پێکەوە سوێن بەسەری یەک دەخۆن و ئەڵێ سەماحەتی حەکیم فێمینیستە. لە عێراق بەتەنیا لەسەر هەمووان قسە دەکات و هەر لە سایقی ماتۆڕ و توکتوکیشەوە تا سەرۆک کۆمار دەست لەسەر سنگ بۆی وەستاون. بە توکتوک دەچووە لای خۆپشاندەرانی گۆڕەپانی تەحریر کەچی بۆ بەیانی لەگەڵ عادل عەبدولمەهدی قاوەتی دەخوات. دەڵێن جەنین و بەرهەم ساڵح بەزمی یاسای هەڵبژاردن و فرەبازنەییان داهێناوە و خۆشیان نازانن ئەنجامەکەی چی ئەبێت، بەڵام خۆ هیچ نەبێت پەرلەمانیان پێوە سەرقاڵ کردووە. کارەسەیرەکانی بلاسخارس زۆرن. بۆ نمونە گوێ بە ئەتەکێتی دیبلۆماسی نادا و دوای کۆبوونەوەی لەگەڵ مالیکی دەڕوا بۆ لای باڵیۆزی ئەمریکا و دواتریش لای ئیرەجی مەسجدی باڵیۆزی ئێرانە لە بەغدا. مەرجەعی باڵای شیعەکان ئایەتوڵڵا عەلی سیستانی 10 ساڵ زیاترە هیچ سیاسیەک نابینێ. کەچی بێلاسخارست ئەم ساڵ 2 جار زیارەتی کردووە. سەیرتر لەوانەش هەرچی دیبلۆماتکار و باڵیۆز و بەرپرسی عێراق هەیە لەو بەغدادە عەزیمە لە ترسی کاتیۆشا کونەمشکیان لێ بۆتە قەیسەری. بەڵام بێلاسخارست بە ئەبوفەدەکی سەرکردەی نوێی حیزبوڵڵا دەڵێ ئەگەر حەزت لەم کەشوفشانەی ئێستایە ئەو کاتیۆشا شڕانت بێدەنگ بکە و ئەگەر ئەشتەوێ شارەکانت وەک مووسڵی لێبێت ئەوە بەردەوام بە. ئەو ئەبوفەدەکەی کە فەرمانی تەقاندنی کاتیۆشاکان دەردەکات لە ترسی بێلاسخارست بە بەیانێک وەک پاڕانەوە داوا دەکات باڵیۆزخانەی ئەمریکا دانەخرێ، تەنانەت هەر ئەوەندە ماوە بڵێ خۆم حیمایەتیتان ئەکەم و ئیتر کاتیۆشا تەقاندنیش نەما. بڵێ ئەوەی بەو هەموو پیاوە زلوقات و ڕیبات لە بەرانە ناکرێ ژنێکی چاوسەوزی قژزەرد لە عێراق دەیکات.